لەژێر ڕۆشنایی ئەمر و ڕاستپاردەکانی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی بۆ گرنگیدان بە چینی لاوان و بە پاڵپشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار جەنابی مەسرور بارزانی لە بەردەوامی پرۆژە و کارە خزمەتگوزاریەکان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە بڕیاری بەڕێز مەلا مستەفا بارزانی دە یاریگای وەرزشی بە کوالێتی زۆر باش و بە شێوەیەکی سەردەمیانە لەلایەن نووسینگەی بەڕێزیان نۆژەن کراونەتەوە کە لاوانی زیاتر لە 82 گوند لەم یاریگایانە سوودمەند دەبن. ئەمڕۆ هەینی 15 ئاداری 2024 بە ئامادەبوونی بەڕێز مەلا مستەفا بارزانی و بەرپرسانی ئیداری و حیزبی و سەربازی و ژمارەیەکی زۆر لە وەرزشوانان و هاوڵاتیانی دەڤەرەکە ڕێوڕسمیکردنەوەی دە یاریگا کە لەسەر ئەرکی نووسینگەی بەڕێز مەلا مستەفا بارزانی نۆژەن کراونەتەوە لە یاریگای گوندی ئالکا بەڕێوەچوو کە سوود بە وەرزشوانانی 82 گوندی دەڤەرەکە دەگەیەنێت. ئەم یاریگایانە پێک دێن لە یاریگای گوندی ئالکا کە گەنجانی 5 گوندی تر لەم یاریگایە سوودمەند دەبن. یاریگای ناحیەی بلێ سوود بە گەنجانی 13 گوندی دەوروبەری ناحیەکە دەگەیەنێت. یاریگای ناحیەی مەزنێ گەنجانی 9 گوندی سنوورەکە لەم یاریگایە سوودمەند دەبن. یاریگای ناحیەی پیران لاوانی 14 گوندی سەر بە ناحیەکە لێی سوودمەند دەبن. هەروەها یاریگای گوندی بێرسیاف سوود بە لاوانی 9 گوندی تر دەگەیەنێت. یاریگای گوندی سێلکێ گەنجانی 5 گوند لەم یاریگایە سوودمەند دەبن. یاریگای بەرمیزە سوود بە گەنجانی 5 گوندی سەر بە قەزای سیدەکان دەگەیەنێت. یاریگای کۆمەڵگای دارادازا گەنجانی 9 گوند لەم یاریگایە سوودمەند دەبن. یاریگای گوندی بازێ سوود بە وەرزشوانانی 5 گوندی تر لە دەڤەرەکە دەگەیەنێت. یاریگای گوندی خەلانبیاو گەنج و لاوانی 8 گوندی سەر بە قەزای خەلیفان لەم یاریگایە سوودمەند دەبن. ڕاگەاندنی نووسینگەی مەلا مستەفا بارزانی.